سڵاتان لەبێ قوتابیانی خۆشەویست، من مامۆستا شۆڕش لە ئامادەی کلێڤەر وانەیەکی دیکەی فیزیا پێشکەش دەکەم. لەوانەیە ڕابردوودا باسی یاسای پاراستنی گۆشەتەوژمان کرد و پرسیاری نمونەی دووی دالمان لەسەر شیکار کرد. لە بابەتی ئەمڕۆماندا دوو پرسیاری دیکە لەسەر شیکار دەکەین، بەڵام پرسیاری یەکەمی ڕاهێنان هەمان شێوازی پرسیاری نمونەکەیە، تەنها لێرەدا خوێنکەکە بوویتە تای پاسکرد کە حسابی ئەڵقەیتەنج لە بۆ دەکەیت لە کاتی دۆزینەوە زەریبانە گۆڕنەکە و بارستاییەکەشمان لە باتی لە تەوری خوێندنەوە نزیک بێتەوە، لە نزیک تەوری خوێندنەوە دوور دەکەوێت تەوری خوێندنەوە. ئەگە بارستایی دوورکەوێت تەوری خوێندنەوە زەریبانە گۆڕی گەورە دەبێت، گۆشە خێرایی کەم دەکاتن. ئەوەی کە شتێکی نوێی تێدا بێ پرسیاری دووەمە شکاری دەکەم. لە پرسیاری دووەم دەڵێت لولەکێکی سەختی شاوڵی بارستاییەکەی 10 کیلۆگرامە، لولەکێکی دەچێشین، لولەکێکی شاوڵی نەک بە شێوەی ئاسووی دابنێ بەڵکو بە شێوەی شاوڵی دایدنین. ئەو لولەکەمان دەخولێتەوە. سەخت یعنی بارستاییەکە بەسەر هەموو تەنەکەدا دابش بووە، یعنی لولەکێکی سەختمان هەیە، بە دەوری تەوەرەکەیدا دەخولێتەوە. ئەوە تەوەری خوڕانەوەی لولەکەیە، دەخولێتەوە ئەو لولەکەمان گۆشە خێرایەکی دەبێ. بزانین پرسیارەکە دەرێتێ لولەکەکی سەختی شاوڵیمان هەیە، بارستایی لولەکمان هەیە 10 کیلۆگرامە. نیوەتیرەکەی 1 مەترە، ئاڕی لولەکەمان هەیە 1 مەتر. بە گۆشە خێرایی 7 ڕا لە سەترکە دەخولێتەوە. گۆشە خێرایی سەرەتاییەکە 7 ڕات لەسەر چرکەیە، بە دەوری تەوەرەکەیدا دەخولێتەوە. یعنی ئەو لولەکە ئێستا کە هیچ تەنێکی دیکەی لەسەر نییە، بە تەنێ لولەکەکمان هەیە دەخولێتەوە. ئەو لولەکەکە لە خولانەوەدایە پارچە هەویرەکی تێ هەڵدەدەنێت سەری لە خاک لە خاڵەکاندا، ئەو پارچە هەویرە بەر لولەکەی دەکەوێت دەنووسێتن، کەواتە بارستاییەکەمان بارستایی هەویرەکەمان دەکرێت ئێکی لە بۆ دابنێن، بەس لۆ ناسینەوەیە 0.25 کیلۆگرامە. ئەو هەویرە لە دووری 0.9 مەتر لە تەوەرەکەی فرێدرا سەری. ئەوە نیوەتیرەکەمانە 1 مەترە، ئەوە نیوەتیرە لولەکەمان 1 مەترە. 0.9 مەتر لەکوێیە؟ بە نزیکەی ئەو شوێنەیە، کەواتە هەویرەکە لەو شوێندا بەر لولەکەیەوە نووساوە، کەواتەوە ئاڕی هەویرەکە، دووری هەویرەکە لە تەوەری خوڕانەوە، ئاڕی هەویرەکە تەبعاً لە سەرەتادا لەوێ نەبوو، لە فاینەڵیدا هەویرەکە خراوەتە سەری 0.9 مەترە. ئەوەیان ئاڕی لولەکەیە. دوا گۆشە خێرایی لولەکە دەبێتە چەند؟ دوا گۆشە خێرایی دەبێتە چەند؟ بزان چۆن شکاری دەکەین. دەڵێن چێ؟ دەڵێن مادام باسی دوو تەندەکە گۆتمان دەرێن گۆشەتەوژمی سەرەتایی یەکسان بە گۆشەتەوژمی کۆتایی. لە سەرەتادا فکرێ ئەو پرسیاری تەنها ئەوەیە لە سەرەتادا دوو تەنمان نەبووە، تەنها یەک تەن هەبووە کە لولەک بووە. گۆشە خێرایی سەرەتایی لولەکەی ئۆمێگا ئینیشیال ئای ئینیشیالی لولەکەی ئەو گۆشەتەوژمی سەرەتایی یەکسانە بە گۆشەتەوژمی کۆتایی. لە کۆتاییدا هەم لولەکمان هەبووە، هەم هەویریشمان خستیتە سەری. ئەوە لە فانێڵدا هەویرەکە خراوەتە سەری. دانانەوەکەی دەکەم گۆشە خێرایی سەرەتاییەکە 7، بەڵام زەریبانە گۆڕنەکەمان نییە. زەریبانە گۆڕی لولەکمان لە فانێڵ نیژ نییە، ئی هەویرەکەشمان نییە، داوای ئۆمێگا فانێڵ دەکا، بەڵام کەریستەمان لە بەردەستیە زەریبانە گۆڕنەکان ئامادە دەکەین. زەریبانە گۆڕینی تەنە خولاوەکە گۆتمان کە لولەکەیە لە سەرەتا و کۆتادا یەکسانە. لولەکی سەخت ئەگە بیگوت با ناوبەش 1 لە ئێم ئاردووجا، بەڵام سەخت بتە و 1 لەسەر 2 ئێم ئاردووجایە، 1 لەسەر 2 ئێم ئاردووجا، 1 لەسەر 2 واتە نیو. بارستاییەکەشمان 10 کیلۆگرامە و ئاڕی لولەکەشمان 1 دووجا. ئەنجامەکەی دەکاتە 5 کیلۆگرام جارە مەتر دووجا. ئەوە زەریبانە گۆڕین لولەکە لە سەرەتا و لە کۆتادا هەمان ژمارەیە. زەریبانە گۆڕین فاینەڵی هەویرەکە دەکاتە چێ؟ زەریبانە گۆڕینی هەویرەکە لە فاینەڵیدا دەکاتە حسابی تەنۆکە لە بۆ دەکەی ئێم ئاڕی فاینەڵ دووجا. بارستایی هەویرەکە 0.25، ئاڕەکەشمان 0.9 دووجا. ئەنجامەکەی دەکاتە 10,025 کیلۆگرام جارە مەتر دووجا. دێمدا دەنێمەوە 0. لە 10,000
2025 ئەوەی دەکەمە ژمارە 5,700 دەکاتە 35 یەکسانە ئەوەی کۆکەمەوە دەکاتە 5.2025 ئۆمێگا فاینەڵ ئۆمێگا فاینەڵ دەکاتە ئەوەی لەگە نەزانراوەکەیە 5.2025ەکە لە ژێرەوە ئەو بەر یەکسانە لەسەرەوە پێش ئەوەی ئەنجام دەرچێنم پێشبینی وەڵامی دەکەم لولەکەک لە خۆی دەخولێتەوە بارستایەکمان تێ هەڵداتە سەری ئایا گۆشە خێرایەکە چیەتن وا دابنێت و پانکەیەک تێ دەخولێتەوە جلەکەت خستە سەری ئەو پانکەیە چی لێ دەتن گۆشە خێرایەکەی کەم دەکەن لەبەر چێ لەبەرەوەی بارستاییمان لە بۆ سیستەمەکەی زیاد کردیان بە زیادبوونی بارستای زەری بارنەگۆڕنی سیستەمەکەی زیاد دەکاتن گۆشە خێرایەکەی کەم دەکاتن کەواتە ئێستا کە ئەو لولەکە بارستاییەک خراوەتە سەری لە سەرتادا کە ئەو گۆشە خێرایی هەبووە هیچ بارستایەکی لەسەر نەبووە تەنها بارستایی خۆی هەبووە هیچ هەویر لەسەر نەبووە بەڵام کە هەویرمان فرەداتە سەری یعنی بارستاییمان لە بۆ سیستەمەکەی زیاد کردیا گۆشە خێرایی سیستەمەکەمان کەم دەکاتن کەواتە ئەنجامەکەمان لە بۆ دەرەچیتن لە بۆمان دەرەچیتن 6.73 ڕاد لەسەر چرکە بزان لە هەفتی بۆ 6.73 هەروەکو ئەو پرسیارەشمان هەبوو لە بابەتی زەریبار نەگۆڕین کە دیزاینەرێکی پاسکل چی دەکرد لە تایەکانی سەنجی لە بۆ زیاد کرد لە نزیک چەقی تایەکان گوتمان ئایا دیزاینەرەکە دەری ئەم زەریبار نەگۆڕنی کەم دەکەمەوە ئاسان بکرێتەوە ئەوی شتێکی ڕاستە گوتمان نەخێر لەبەر ئەوی بارستایی زیاد کردووە واتە زەریبار نەگۆڕنی زیاد کردووە پاسەکە گرانتر دەخولاوە ئەوەش هەمان فکرەیە کە بارستاییمان زیاد کردووە زەریبار نەگۆڕین زیاد کردووە گۆشە خێرایی کەم دەکاتن کۆتا پرسیارمان هەیە پرسیاری یەکەمە لە پێداچوونەوەی بەندی 2-3 بزانین پرسیارەکەمان دەڵێتێ دەریاریزان لەسەر کورسی چقلاوە دانیشتووە هەر یەکە لە دەستەکانی بارستای 3 کیلۆگرامی هەڵگرتووە یاریزانێکمان هەیە لەسەر کورسێکی خولاوەیە ئەها بە دەوری تەوەرەکەیدا دەخولێتەوە ئەو دەستانەی دوو بارستای هەڵگرتووە بارستای دەستی یەکەمیان 3 کیلۆگرامە و بارستای دووەمیشیان هەر 3 کیلۆگرامە کاتێک هەردوو دەستەکانی درێژ دەکات ئاسۆیانە دەستەکانی درێژ دەکاتن هەر بارستای یەک دەکەوێتە چەند 1 مەتر دوو لە تۆرەی خوڕانەوە یعنی ئێستا کە ئەو بارستاییە ئاری سەرەتاییەکەی بارستایی یەکەم 1 مەترە ئەو بارستایەشی بە هەمان شێوە ئاری سەرەتایی بارستایی دووەمیش هەر 1 مەترە کاتێک کە دەستەکانی ئاسۆیانە درێژ کرد بیتن گۆشە خێراییە سەرەتاییەکەی لەو بارەیدا گۆشە خێراییە سەرەتاییەکە 0.75 ڕاد لەسەر چرکەیە بەڵام کاتێک یاریزانەکە بارستاییەکە نزیک دەکاتەوە لە تەوەرەی خولانەوە بزانە کاتێک یاریزانەکە هەردوو بارستاییەکە بۆ دووری 0.3 مەتر لەو بارەیدا دیسانەگە تەوەرەی خولانەوە دیاری بکەم کە بە دەوری چەقەکەیدا دەخولێتەوە ئێستاکە ئەو بارستایانە بزانە بارستایەکە 0.3 مەتر دوورە کەواتەوە ئاری فاینەڵی بارستایی یەکەمە بە هەمان شێوە ئەوە ئاری فاینەڵی بارستایی دووەمیش هەر 0.3 دەکاتە 0.3 مەتر ئایا گۆشە خێرایی تازەکە دەبێتە چەند ئەنی ئۆمێگا فاینەڵ چەندە لێرەدا دوو بارستایمە هەیە لەگە یاریزان و کورسیەکە 3 تەنمان هەیە لە باتی دووتەنی 3 تەنمان هەیە زەریبار نەگۆڕنی یاریزان و کورسێکە بە یەک تەنی هەژمار کردووە کە دەکاتە چەندی زەریبار نەگۆڕینی ئەوە یاریزان و کورسی دەکاتە 3 کیلۆگرام جارە مەترجا و لەو پرسیارەدا دەی بارستایی دەستەکانی فەرامۆش بکرێتن لەگەڵ باسچی ئێستاکە گۆشە خێراییە کۆتایەکە دۆزینەوە دیسانەکە گۆتمان چ دەکەین زەریبار نەگۆڕین گۆشە خێرایی سەرەتایی یەکسانە بە زەریبار نەگۆڕینەکان گۆشە خێرایی کۆتایی زەریبار نەگۆڕینی سەرەتایی لە بۆ تەنی یەکەم کۆ 3 تەنمان هەیە زەریبار نەگۆڕینی سەرەتایی لە بۆ تەنی دووەم کۆ زەریبار نەگۆڕینی سەرەتایی تەنەخلاوەکە چییە یاریزان و کورسی دیسانەکە زەریبار نەگۆڕینی فاینەڵی تەنی یەکەم کۆ زەریبار نەگۆڕنی فاینەڵی تەنی دووەم بارستایی دووەمە کۆ زەریبار نەگۆڕنی فاینەڵی یاریزان و کورسی دێمدا دەنێمەوە بزانین چی دەکەین ئەوە کۆ گۆشە خێرایی سەرەتاییەکە گوتمان چەندە 0.75
یەکسانە دیسانەکە ئۆمێگا فاینەڵ داواکراوە لێکوانە کۆمان هەیە لێرە کۆمان هەیە زەری بارنەگۆڕینی سەرەتا و کۆتای تەنە خولاک گوتمە ناگۆڕێ یاریزان و کورسەکەی لە خۆی دراوە سێە ئەوە دامانەوە مایە زەری بارنەگۆڕینی سەرەتایی تەنەکەی ئامادەکەین زەری بارنەگۆڕینی سەرەتایی تەنی یەکەم یەکسانشە بە زەری بارنەگۆڕینی سەرەتایی تەنی دووەم یەکسانە بە MR سەرەتاییەکە دووجا بارستایەک حسابی تەنۆکە بۆ دەکەین ئەدیلەوە زەری بارنەگۆڕنەکان یەکسانە چکە هەمان بارستایان هەیە هەردووچیان هەمان شێوەیان هەیە کە تەنۆلکەنا و هەمان دووریشان هەیە لە تەورەی خوڵانەوە کەواتە زەری بارنەگۆڕنەکانیان یەکسانن بارستایی تەنی یەکەممان کە 3 کیلۆگرامە و لە سەرەتادا 1 مەتر دوور بنە تەورەی خوڵانەوە ئەنجامەکە دەکاتە 3 کیلۆگرام جاران مەتر دووجا ئەوە زەری بارنەگۆڕینی تەنەکەی لە سەرەتادا هەردووچیان گوتمە هەمان زەری بارنەگۆڕنیە لە فاینەڵدا بارستایەکە نزیک بنەوە تەورەی خوڵانەوە زەری بارنەگۆڕینی فاینەڵی تەنی یەکەم دیسانەکە یەکسانە بە زەری بارنەگۆڕینی فاینەڵی تەنی دووەم یەکسانیشە بە MR فاینەڵ دووجا هەردووچیان لە بۆ هەمان دووری نزیکراینەوە یعنی ئەوە نییە بارستایەک لە دووری 0.5 مەتری بارزانش لە دووری 0.3 مەتر بێ ئەو کاتی زەری بارنەگۆڕنیان جیاواز دەبی مادام هەمان بارستایان هەیە هەمان دووریشان هەیە لە تەورەی خوڵانەوە کەواتە زەری بارنەگۆڕینیان یەکسان دەبێتن دادەنێمەوە بارستایی 3 کیلۆگرامان هەیە ئاڕەکەمان 0.3 بەڵام بەچ بە دووجا ئەوە بیکەینە ئەنجام سێ جاران 0.3 دەکاتە لە سەدانەوە جارانی سێ بکەم دەکاتە لە 127 کیلۆگرام جاران مەتر دووجا دێم دادەنێمەوە 0.27 ئەوەش 0.27 سێ کۆ سێ کۆ سێ دەکاتە 9 جارانی 0.75 دەکەم جارانی 0.75 دەکەم دابەشی چەند دەکەم ئەوە دەکاتە 9 جارانی 0.75 یەکسانە ئەوەش کۆ بکەمەوە 0.27 کۆ 0.27 دەکاتە لە 154 جارانی کۆی سێ بکەم ئافەن کۆکردنەوەی ئەوە دەکاتە 3.54 ئۆمێگا فاینەڵ ئۆمێگا فاینەڵ یەکسانە ئەو بەر یەکسانەمان 9 جاران 0.75ەکە لەسەرەوە 3.54ەکە لە ژێرەوە بیکەینە ئەنجام دەکاتە 1.9 ڕاد لەسەر چرکە بزانە مادام بارستاییەکە نزیک بوویتەوە لە تەورەی خوڵانەوە وەچی ڤیدیۆیەکەی پێشتریش پیشانمدا لە دەرسی ڕابردوودا کە بارستاییەکەی نزیک دەکردەوە لە تەورەی خوڵانەوە ئەوە گۆشە خێرایی زیادی دەکرد بەڵام گۆشە تەوژم ناگۆڕێتن سیوادارم سوودەکەم بە ئەوەی خۆشەویست گیان دەبێتن